لە قەزای سۆران بەراورد بە ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان کاتژمێرەکانی کارەبای نیشتیمانی کەمتر بە هاوڵاتیان دەدرێت. ئەمەش ناڕەزایەتی هاوڵاتیانی لێکەوتۆتەوە و وای کردووە ئەرچی سەرشانی هاوڵاتیان قورس بێت و مانگانە بۆ هەر ئەمپێرێک 9,000 دینار بدەن. وڵاهی نازام سۆران لەگە هەموو شوێنەکان فەرقی هەیە. کارەبای سۆران ینی ئەمپێری 9,000 هاتیە 9,000 دینار زۆرە. یعنی خۆ مستەمر کارەبا پێ نەکرایە. ئەمە داواکاریمان ئەوەیە کە کارەبای مۆلیدەی هەر نەمێنێ پارەکە لە زیاتی بدرێتە مۆلیدەی بدرێتە کارەبای ڕئیسی کارەبا چکە کارەبای ڕئیسی هەبی خەڵک مشکلی کەمتر دەبی. بەس بەداخەوە من نازانم کە مۆلیدە هەبیتون و پێدەکا زیاد پێ بکە و کەم پێ بکە هەر 9,000 جاران کارەبای ڕئیسی زۆر زیاتر بوو کەمتر بوو عفوان کرێی مۆلیدەی کەمتر بوو ئەو جارەی کارەبای ڕئیسی زیاتر بوو نیشتیمانی کەچی ئەمپێری 9,000 شات بوو. کارەبا بەگشتی لە هەرێمی کوردستان وەک پێویستێ و خراپە بە تایبەتیش لە دەڤەری سۆران کارەبای نیشتیمانی وەکو پێویست نادرێت. ئەمە شوای کردووە لەم قەیرانە ئێستا و لەم دۆخە نەهەموارە ئێستادا باری دارایی هاوڵاتیان قورستر بکە. بۆیە لێرەوە داوە لە وەزارەتی کارەبا دەکەین کارەبای نیشتیمانی زیاتر بە دەڤەری سۆران بدرێ بە بەراورد لە شوێنەکانی تر بۆ کەمکردنەوەی بارقورسی هاوڵاتیان لەم قەیرانە و دۆخە نەهەموارەی ئێستادا. بەڕێوەبەری بەڕێوەبەراتی کارەبای سۆرانیش هۆکاری ئەوەی کە کاتژمێرەکانی کارەبا لە سۆران لە چاوناوچەکانی تری کوردستان کەمترە بۆ ئەوە دەگەڕێنێتەوە کە هێڵەکانی گواستنەوەی کارەبای قەزاکە توانایان دیاریکراوە و ناتوانن کارەبای زیاتر بگوازنەوە. لە ئێستادا هەبوونی کاتژمێرەکانی کارەبای نیشتیمانی تا ئاستەشی باش زیاد بووە نزیکەی 18 کاتژمێر کارەبای نیشتیمانی هەیە و لە ڕۆژانی داهاتوش زیاتر ئەبێت و لەو ڕۆژانەشکەوە کاتژمێری کارەبا کەمترە لە شوێنەکانی تر بە بەراورد دەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا هێلەکانی گواستنەوە ناتوانین لە کاتێک کە وزە زۆر سەرفەبی بارێکی زۆری لێبار بکەین لەبەرەوەی ئاستی گواستنەوەی محەدەدا. بێگومان ئێمەش لێرە نزیکەی چار 13 ناحیا 500-600 گوند کارەبای نیشتیمانی هەیە و هەروە چار قەزاش هەمووی لەسەر یەک هێلی گواستنەوەنە کەوا لە نێوان هەولێر و سۆرانە هێلەکەش جووت لاینە. قەزای سۆران 7,000 هاوبەشی کارەبای هەیە لە وەرزی هاویندا 14 کاتژمێر کارەبا بە هاوڵاتیان دراوە و لە وەرزی زستانیش تەنها 9 کاتژمێر. ئێستاش کە وەرزی پاییزە پێدانی کارەبا گەیشتۆتە 18 کاتژمێر. کەمی کاتژمێرەکانی کارەبای نیشتیمانی وای کردووە کاتژمێرەکانی کارەبای مۆلیدە زیاد بکات و خەرجی زۆر لەسەر هاوڵاتیان بکەوێت. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.